لەسەر گرنگی ئەم بابەتە و دەنگدان وەکو ئەرکێکی نیشتیمانی بۆ دۆزی کورد لەگەڵ میوانەکەم قسە دەکەم. بەڕێز کاوە ئەحمەد فەتحوڵڵا چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵمە. بەڕێز کاوە سپاس کە لەگەڵ کوردستان 24 سبەی دەنگدانی گشتی دەست پێ دەکات لە کەرکووک 12 کورسی هەیە لەگەڵ کورسێکی کۆتاکان. ئەم کورسیە بۆ کورد چەندە گرنگە و وەکو دۆزێکی نیشتیمانی ئەگەر چاوی لێ بکەین بەشداریکردن لە پرۆسەی دەنگدان سبەینێ. سڵاو بەناوی ێزانی بەرزی درۆڤان، سڵاوێکی کەرکووکیانە بۆ هەرێمی کوردستان بۆ تێگڕای خەڵکی کورد. ئەوگو جەنابە داماژێت پێکرد بابەتی گرنگی ئەم هەڵبژاردنە پێم وایە گۆڕانکاریەکی سیاسی هەرێمایەتی لە ناوچەکە لەدایک بوونە و دەست پێ دەکات. ئەوە بابەتێکی هەرە گرنگە کە دەبێت کورد بە کوردستانەکان بە تایبەتی خوێندێکی دروستی بۆ بکەن. ڕووداوەکانی دوای ئۆکتۆبەر ئەو جەنگە هەرێمایەتی کە هەبوو ئەوەی کە لە غەزە ڕوویدا، دواتر لوبنان و دواتر شەوەی لە سووریا و ئەو شەڕی 12 ڕۆژەی ئێران پەیامێکی گەورەیە بۆ ئایندە کە ئەم ناوچەیە گۆڕانکاریێکی و ئاراستەیەکی سیاسی لەم ناوچەیە لەدایک بوونە. بۆیە ئەمە گرنگە بە تایبەتی ئەوەی کە جەنابەت داماژێت پێکرد تایبەت بە ناوچە کوردستانەکان دەروی داهرمی کوردستان. بۆ ئێمە ئەو بابەتە جێی بایەخە کە بەشداریکردنی کورد. بەڵێ باشە فەرموو. گوێم لە جەنابدا پرسیارتم. بایەخی ئەم هەڵبژاردنە لە ڕووی سیاسی، لە ڕووی بەشداریکردنی کورد لە گەمەی سیاسی یان لە ئەوەی کە پێی دەڵێن پێکێنانی حکومەت لە ئایندەیە پێم وایە بایەخی یەک جار زۆری هەیە. بۆ چونکەمە دەزانین لە قۆناغی داهاتوو ئەوەی کە لە عێراقا کاری بۆ بەڕێوەبردننی ئەم دەوڵەتە دەکات، پێم وایە بیرکردنەوەی لە پێکێنانی دەوڵەتێکە ناوەندێکی سنترالی بەهێزە بێ و بابەتی هەرێم و هەرێمە ئەوەی کە یاسای فدرالیە لە عێراقا بەرەو کاڵبوونە ڕۆیشتووە. کێشەکە کێشەیەکی زۆر هەستیارە، بۆیە پێم خۆشە ئەمە پەیامە بگاتە بینەرانی خۆشەویست. کێشە فرمۆلی ئیدارەدان و بەڕێوەبردننی دەوڵەتی عێراقیە کە ئەم بیرە بیرێکی پاوانخوازی عروبەیە کە ئێستا بابەتی مەزهبیشی لەگەڵ تێکەڵ بووە. بۆیە ئەم بابەتە بۆ کورد زۆر گرنگە، بۆیە پێویستی بە هاوڕێزی و یەکڕێزی و تێگەیشتنێکی تەواوە و بەتایبەتی بە عمقێکی استراتیژی تاکتیکی ئێمە بۆی کە باشترین کارکتەرە بەهێزەکانی خۆمان دەستنیشانکەین وەکو بەرەینەتەوەی بتوانێت بۆ قۆناغی داهاتوو لە ئەگەری گۆڕانکاریەکان و پێشهاتەکان کە دێتە پێش بتوانێت ڕۆڵێکی گرنگ ببینێ قۆناغی یەکەم بۆ پاراستنی ئەو مافە دەستوریانەی کە بەدەست هێنراون و نووسراوتنەوە کە تا ڕادێک توانیمانە قۆناغی بەرەو پێش بڕۆین. بربەست بۆ ئەوەی کە قۆناغەکە بە ئارەستەی پێچەوانە نەگەڕێتەوە و ئەو مافە دەستوریانەی کە لە چوارچەوەی دەستوردا دیاری کراوە بۆ ئێمە لەمپەری لە پێشنەیە و ئاستەنگی بۆ دروست نەکرێتەوە پەشیمانبوونەوەی لەسەرەوە نەبێت. بۆیە بە تێگڕا ئەم بابەتە ئەهمیەت و گرنگی بەشداری تاکی کوردی پێم وایە قۆناغێکی زۆر بەرپرسیایەتی دەخاتە سەر ئەوەی کە ئێمە دەبێت هاوتەری بین لەگەڵ ئەو گۆڕانکاری هەرێمایەتی و بەڕێزکاوەکو جەنابیش تاماژەت پێکرد ئەوەی کە لە ئێستا عێراق هەیە ئەو ئەقلیەتەیە کە سیاست دەکات بەرامبەر بە کورد و ئەقلیەتە نەگۆڕەیە کە تا ئێستا نەیتوانیوە پابەندی دەستور و یاسا بێت بەرامبەر بە دۆزی ڕەوایگەلی کورد و مافەکانی. چەندە گرنگە ئەو کەسانەی کە دەچنە پەرلەمان و نوێنەرایەتی خەڵک دەکەن بە تایبەتی ئەگەر باسی کەرکووک و ناوچە کوردستانیەکان بکەین، شەڕی مافە دەستوریەکانی خەڵک لەوێ بکەن، شەڕی گەڕانەوەی مڵک و ماڵی خەڵکی کورد بۆ خاوەنە ڕەسەنەکانی خۆی بکەن. چەندە بەوریاییەوە کوردە بێ ئەو کەسانە هەڵبژێرێت کە پارێزەری ڕاستەقینی ئەم دۆزەڕەوایان. دروست هەڵبژاردن پێم وایە دروست دەستنیشانکردنی ئایندەیەکە بۆ تاک کە پێم وایە ئەم بابەتە فرە ڕەهەندە، بەڵام ئەو بابەتی کە چمکێکە تایبەتە بە کەرکووک من لەسەر ئەوە هەڵوێستە دەکەم. دوور لە مزایدەی سیاسی، دوور لەوەی کە کارکتەرێک بە هەر مەبەستێک بێ بکاتە بەغدا، بەڵام پەیامێکی گەورەتر ئەوەیە کە کەسێک دەتوانێت بڕات کە هەڵگری ئەو دۆزە بێ و ئەو پەیامە بێ کە بتوانێت لەوێ بەرەیەکی کوردستانی نیشتیمانی و بە ڕەهەندی فکری گەورە کە ئەوانە بابەتانی کە پێ هەموو جارە ئاماژەی پێ دەکەم وەکو کەرکووکیە، ئەو بابەتانی کە ڕەهەندی نیشتیمانیانەیە بۆ کوردستان و کوردستانیەکان، ئەوە زۆر گرنگە. ئەمانە کێن و کەسی دەنگدێر چۆن ئەمە هەڵدەبژێت دوور لە تەعەسوبی حزبی. ئێمە بینیمانە من پێم وانییە هەموو نوێنەرێکی کورد توانی بێتی لە بەغدا موفق بوو بێت، چونکە بۆ گوێمان لە دەنگەکانە ئەو دەنگانەی کە لەگەڵ خەزعەلی لەگەڵ ڕایانکردانی و ئەمسالی ئەو بیرۆکانەی کە بە عەقڵی عروبە و بە عەقڵی پاوانخوازی مەزهەبی دەڕوانن پێمان وایە ئەو نەتایجی بە تایبەتی خیاندی 16 ئۆکتۆبەر و هۆکارێکی سەرەکی بوو
یان دەستنیشانکردنی خەڵکێک وەکو بووکەڵەیەک لە ئۆرگانێک لە حکوومەتی عێراقی پێم وایە ئەوە ئەمانجە گشتێکە ناپێکێ بۆیە بە تێگرا یەک شتێ بێت لەسەرەوەی هەمومان کۆک بین کە زۆر گرنگە. یەک تاکی کوردی دەبێت بەرەینەتەوەی هەڵبژێرێ. بۆچی ئێستا پەیامێک هەیە مەسیجەکەی لە کوردستانەوە کە ئاماژە بە واک دەکات کە ئاماژە بۆ ڕقم قیاسیان ژمارەیەک لە پێوەری دەنگ کە 1 ملیۆن دەنگە. ئەمە بۆ باز دەکرێت. ئەم کۆمەڵە دەنگە دەنگێک دەبێت بۆ گەیاندنی پەیامەکە کە ئەگەر ئێمە بەعقڵەتی زۆرینە و کەمینە لە عێراق حکومەکەین دیارە و جەناب دامەژێت بێ کرد لە 329 کورسی کە ژمارەیەکی بۆ چەند کورسێک بۆ پێکاتە مەزهبیەکانە و ئەو کاتە کورد بە ڕژماری 55 کورسی پێم وایە هیچ ڕۆیایەکی نایە هیچ ئایندەیەکی نابێ ئەگەر ئێمە بیل لە تەوازن و تەوافق و شەراکە لە عێراق نەکرێتەوە. ئەمە بەکێ دەکرێت بەوەی کە پاشخانێکی دەنگێکی بەهێزی خەڵکی کوردستانی لە پشت بێ واتە ئیمڕۆ دەبێت تاکی دەنگدەر دوو لە ئینتیمای سیاسی بی لەوە بکاتەوە بەرەیەکی نەتەوەی بەهێز لە کوردستان لە هەرێمی کوردستان و لە ناوچە کوردستانەکان دەروی دایمی کوردستان پێک بێ دروست بکرێ محکەم بێ بۆەوەی کە ئێمە دەستپێکی گۆڕانکاریەکان کە لایەندەدا ئەنجام بدرێت کە عێراق تووشی حاڵەتی ئەگەر وەکو جەنابەت دێک و ئاماژەتان بێکرد لەو سێ ئۆپشنێکی لە پێش دێتە پێشەوە پێم وایە بە هەردوو حاڵەتی سەربازی و لە ڕووی ئابووریەوە عێراق تووشی کێشەیەکی گەورە دەبێت بۆ چونکە پاوانخوازی عقلیەتی دەوڵەتە ئەمیقە لە هەرێمایەتی کە دەوڵەتی ناو دەوڵەتەکەیە پێم وایە ئەو سیاسەتە وەکۆی کە لە غەزە ڕوویدا ئەوەی لە لوبنان ڕوویدا ئەوەی لە سووریا ڕوویدا پەیامێکە کە ئەو بەردەوام دەبێت و ئامادەنیە پاشە کشێ بکە لەو بابەتە چونکە دوو حاڵەتەیە لە بەردەوامی عێراق تووشی کێشا بێ هەروەها لە پاشە کێشەکردن لەو دروشمانەی کە هەڵیان گرت بوو پێم وایە ئەو کاتەش کۆمەڵگە و وەشەقامێکە تا چەند ساڵی ڕابردوو تێریان کردو پڕیان کردووە و هەرێمی کوردستانیان بە تەنێکی نامۆ ناساندووە بە عێراق پێم وایە ئەو کاتە لە لای خەڵکانەکانی خۆشان دەنگ دەربێتە لەسەر مەسیرێکە کە ئایندیان نییەوە. زۆر باشە بەڕێز کاوە دیارە کە عێراق لە نێو خۆیدا کۆمەڵێک کێشەی هەیە کۆمەڵێک شەڕی تایەفی شەڕی مەسەبی لە نێو عێراق هەیە بەڵام کاتێک کە مەسەلەکە دێتە سەر پرسی کورد هەموو لە ناو یەکتردا بەرامبەر بە کورد یەکگرتوون بۆ دژایەتیکردنی بۆ پشتگوێ خستنی. بەڵام لەلایەکی دیکەوە لە هەرێمی کوردستان ئەگەر بڕوانینە بابەتی کەرکووک کە قسە دێتە سەر کەرکووک بابەتەکە لە چوارچێوەی حزبایەتی و لایەنی سیاسی و پارتی سیاسی دەردەچێت دەبێتە بابەتێکی نەتەوەیی. ئەمە چەندە گرنگە کە تاکی ئێمە بە هۆشیاریەوە ئەم پرسە وەکو پرسێکی نەتەوەیی وەکو هەڵگری ناسنامەیەکی نەتەوەیی بۆ دەنگدان لە ڕۆژی دەنگداندا ئاماژەی پێ بکاتەوە و پێشمەرگەیەک بچێتە سەر سندوقی دەنگدان دەنگ بە جارێکی ترگەڕانەوەی ناسنامەی کوردستانی بوونی کەرکووک بدات. ئەوەی گرنگە پێم وایە دەبێت ناوچە کوردستانەکانە دەروی دارێمی کوردستان بە تایبەتی کەرکووک کۆمان کاتەوە. دەنگدان بە تێگەشتنی بەوەی کە تۆ بە هەباڵاکان یان ئەوانێک ڕەهەندی نیشتیمانی هەیە دەبێت تۆ هەمیشە وەکو تاکی کوردی لەبەر چاوت بێ. ئەمە زۆر گرنگە. ئەمە دوو لە ململانی وەکو جەناب دامەژێت پێکە دوو لە ململانی سیاسیە. تەیاری عەرەبی یان تەیاری ئەوەی کە ئێمڕۆ باڵا دەستە لە عێراقا ناکۆکیکی زۆر لە ناو ئەطرافی سیاسی هەت مەزهبیەکانش هەیە یانێ ئیسا حیزبێک نەماوە کە کێشەیەکی نەبێ بە تێنەگەیشتنەوە بینیان ململانەکە تا ئاستی بایکۆتش ڕۆیشتووە. بەڵام بۆچی لەسەر ئەو بابەتەی کە پەیوەنددارە بە ناوچە کوردستانەکان دەرێ ئیدارەی هەرێمی کوردستان یان مافی کورد هەمویان هاوڕان هەمویان هاوڕیزن هەمویان یەکریزن لە پەرلەمانگە لە کۆمامان لێ دەکەن بە یاسا تەعریبی کەرکووک بەردەوامەکەن بە هاتنی هەشتی شعبی سەرکردەکانی وەکو قاسم سلەیمانی و قاعانی دێن هەرێمی کوردستان یانوی لە منتەمەڵەوە لە ناوی بدەن بۆیە ئەم پەیامە هۆشیارکردنەوەی تاکی کوردیە کە ئێمڕۆ تەبێت تۆ هەڵسی لە ماڵەکەی خۆت بڕۆی بە دەنگ پشتگیری لە بەرینەتەوەی بکەی بۆی کە ئەم قۆناغێکی بەرپرسیاتی زۆر گرنگە لە ئاسی تاکە ئەمە زۆر جێی بایەخە چونکە بۆ ئاماژەم پێکرد ئێمە گۆڕانکاری لە پێشە بۆ ئەوەی کە بتوانین لە گۆڕانکاریەکانە سەرکەوتوو بین بۆ ئەوەی بتوانین هەرێمی کوردستان بۆ داهاتوو پێگەی بەهێزکەینەوە کوردستانێکی بەهێزمان هەبێ و ئومێد ببەخشینەوە بۆ ئەو ناوچانەی کە لە دەری هەرێمی کوردستانە بۆ گەڕانەوەی بەپێی دەستور بەپێی مادەی 140 لە دەستوری عێراقی پێم وایە ئەو هەنگاوەیە کە دەبێت تاکی دەندەر لە هەرکوێی کوردستانە بە تایبەتی کەرکووک مەبەستمە بگەڕێتەوە ڕۆژە دەنگ بدا بە دەنگ بە بەرینەتەوەیەکە بدا بۆ ئەوچی بۆ ئەو بابەتی کە زۆر گرنگەکە ئایندەی نەوەکانمان و بەرپرسیارەتی مێژووی ڕابردووشمانە ئەمە زۆر گرنگە مە بیری خەڵکی کەرکووک دێنمەوە لەبیرتان دێ 185,000 لاو و گەنج و پیر و منداڵی ئێمان ئەنفال کە لەبیرتان دێ کە لە 4500 گوندی وڵاتەکەی ئێمە زۆرترین بەرەی ڕوخانی گوندەکان بەر کەرکووکیەکان کەوت لەبیرتان دێ کە کاتێکە تعریب دەسی پێکرد ماڵ و مڵکمان و هەموو شتێکمانیان لێ زەوت کرد لەبیرتان دێ کە زەویەکانی داقوق و سەرگەڕان و پەلکانە و شەناغە و ئەمانە هەر هەمویان ئێستا عەرەبی هاوردەی دەرەوەی کەرکووک و
لە شارەکانی وەکو سەلاحەدین و ئەمبار و مووسڵی سەهاتوونە زەوی باو با پیرێمانە داگیر کردووە ئەو کاتی کە تۆ دەنگەدەی بیر لەوە بکەرەوە بیر لە مێژووی ڕابردوود بکەرەوە کە تۆ بەرپرسایەتی لەسەر شانتە تۆ ئەخلاقیەکی لەسەر شانە کە مێژووی ڕابردووە پڕ لە خوێنە پڕ لە قوربانیە و ئەو ئەرکێکی ئەخلاقیە کە تۆ بە ئافرەت و بە گەنج و بە دەنگدەری تۆ بە خەڵکی بە تەمەنی تۆ بە هەمومان بڕۆینە بەرەی نەتەوەیەکە و دەنگ بدەین بۆ ئەوەی کە بتوانین دەنگێکمانە بێ ڕەنگێکمان بێت تەنها بۆ عێراق چونکە بوونی دەنگی 1 ملیۆنی بۆ کورد پەیامێکە بۆ هەرێم بۆ بابەتە هەرێمایەتەکە بە تایبەتی پەیامێکیشە بۆ بابەتە نێودوڵەتەکە کە کورد پێویستە لەسەر هەموو بابەتەکانیشکە بە تایبەتی لۆبی کوردی لە دەرەوە ئەوانەکە لە تارەوگەن دەبێ ئەم بابەتە بزانن بابەتی کەرکووک و بابەتی ناوچە کوردستانەکانی دەروی دارمی کوردستان بابەتێکە کە ڕاندی نیشتمانیە بۆ یەکە کاتی دەنگدەر هاتووە ئێمڕۆ کاتی ئەوەیە کە کورد خۆی بسەمێنێتەوە کە دەتوانێت ئەو تاکە بێ هەم لە گۆڕانکاری لە هەرێمی کوردستان و بەشێک بێ لە گۆڕانکاری بۆچی بۆ یەکش زۆ گرنگە دیموکراسیەت بۆ عێراق ئەقڵەتێکی پاوانخوازی ناوەندی سنترال دەبێت کۆتایی پێبێ بابەتی دەوڵەتە مەسەبەکە لە عێراق دەبێت کۆتایی پێبێ دەبێت بزانن کورد شەریکە هاوبەشە و تا ئەو کاتێک کە ئیلتیزام بە دەستور بکەن کورد ئامادەیە وەکو کارکتەرێکی بەهێز لە ناوچەکەی دەور و کاریگەری خۆی ببینێ بەڵام بە پێچەوانەوە ئەگەر وا بیرکەنەوە کورد وەکو تەنێکی نامۆ ببینینەوە کۆی کە برسیکردنی سیاسی هەرێمی کوردستان تا ئێستش بەردەوامە بۆی بە تاکی کەرکووکی دەڵێم باش بزانێ ئەی نەیان دەوت نەوت تەسلیم کەن ئێمە مجدد ئەی ناوت بەگە داهاتی ناوخۆ بێت تەسلیم کەن مجدد ئەیکوا بۆچی منە بێ لە توای تاکیکی عەرەبی بم منی کورد بۆچی نابێت لەسەر مافەتڕەواکانی خۆم لەسەر زەوی خۆم لەسەر خاکی خۆم بۆی کە شوناسی تاکی کوردین پارێزرا بێ ئەگەر بە حەق و بەڕەوایش بێ لەسەر هەموو ناستامەکان نووسراوە کارتی نیشتمانی کە لەسەر جمهوریەتی عێراق کوا ئەو جمهوریەتی عێراقی کە منی تاکی کوردی خۆمی تا ببینمەوە کوا لە دەستوری عێراق کوا لە مەجلیسی اتحادی کوا لە دادگای فدرالی لە هیچ کوێ ئەم بابەتەیە کورد غەریبە و تەنێکی نامۆیە ئەم بەم شێوە دەوڵەتداری ناکرێ بەم شێوە کە تۆ گەلی خۆت برسیکەی تاکی کەرکووکی هێزی پێشمەرگە فەرمانبەران موچە خۆرانی کوردستان ڕۆژانی ڕابردووتانە بیر بێ کە کاتێککە باوکەکانمان بەرامبەر بە مناڵەکانمان چاویان داخست کە ئێسمە لە مانگی 11 و موچە مانگی 8 هاتووە ئەمانە کێن لە بەغدا بتوان تحکم بە ژیانی تاکی کوردی بکەن بۆیە کورد دەبێت بگەڕێتەوە بۆ ئیرادەی خۆی بەهێز هەڵسێتەوە سەر پێی خۆی بە دەنگدان بە بەرەینەتەوەی دەنگێکی وا دروست کات کە بتوانین کە ئایندەیەکی باش بۆ مناڵەکانمان و بۆ شناسی بۆ ڕابردوی خۆشمان کە خوێنی شەیدەکانمانە بەدەست بێنین بۆ ئەوەی کە ڕوسور لە ئیمتیحانش دەرچینەوە پێم وایە لە دەنگدانی تایبەت ئەوە ئیسپات کراوە مژدەیەکی و پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم ئەوە سمپڵ و ئەتوانم بڵێم یەبشر بە خێرە بێ ئینشاءالله بۆ ئایندە بەڵام داواکارێکم ئەوەیە کە ئەم ڕستانەی ئەخیرم بە هەند وەربگرن کە زوڵم و زۆری ڕابردوو دەبێت ئێمە لە بیرمان بێک و هەر کاتێک کە ئێمە پەرتەوازی لە ناو ماڵە سیاسەکانی حزابی کوردی لە کوردستان هەبێ ئەوان دەنگیان بەسەر ئێمە بەرزترێ بێ بەڵام هەر کاتێکە هاوڕێزی و یەکریزی هەبێ و هەرێمی کوردستان و پارتە سیاسەکان بتوانن لە یەک سەنگەرە بەرگری لە مافە دەستورەکان بکەن پێم وایە ئەو کاتە سەرکەوتنی گەورە بۆ گەلی کوردستان بدەن زۆر باشە زۆر سپاس دەکەم بەڕێز کاوە ئەحمەد فەتحوڵڵا چاودێری سیاسی لە کەرکووکەوە لەگەڵم بووی زۆر سپاس